كاتەوە ئەمەش ڤیدیۆی نەورۆزە ئێستاش بەرەو سۆڵەکە بەڕێکەوین تەبعاً بەجلی کوردیەوە بۆ یەکەم جار هەتاوێ خواتان لەگەڵ ئێستاش هاتینە سۆڵەکە دیارە ماڵە بووە سۆڵەکە ئێستا تەسیرمان نەکردووە لەبەر چۆڵی زۆرەکەیان بە تەسیر شەمێرانی بۆکان و مەهابادی جوانە هەڵپەرکەکانی سنەوەی لامۆبانە هەڵپەرکەی مەریوانی کەرکک و کوردەکانی سەرچۆپی گەرمیانی هەڵپەرکەی هیچ کوێم نەدی بگا بە کوردستانی کچە جوانی هیچ کوێم نەدی بگا بە کچی کوردستانی سەرچۆپی چۆپیەکە گڕی دەورایی وەشێنە سەرچۆپی لەگەڵ تۆ مەشایەکە بەهەژێنە 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 زاخۆدۆ کە بادیران شال و شاپە گرێدان ملانێ و شامیرانێ داوەت و شای گێران ئاگرێ و ئامێدیا جوان دەنگ بێژا گۆت زتران پێی بواواز بابلەکانێ کچ و خوورتا کرێدیلا سەری گوڤەندە گەرمە یێڵ دەستی زەندێک نەرمە هەچی گوتێ دەسماڵێ گوت دەرەدیت هەرەش دەبمە تو دلالی از بر پاچیاک سورم لیلا لیلا از بر پاچیاک سورم لیلا تو دلالی صوم کرماشانی مینا گل فارسی نیازانم وەزمانی کوردی ئازیزم دەردت لە گیانم ئەرە خۆم کرماشانی مینە گیان فارسی نێزاوانم ئەرێ وەزمانی کوردی ئازیزم دەردت لە گیانم سەر بێوە ناخۆر کولێرە بە قیما خۆی دووبارە سڵاو ئێستاش گەشتینەوە ماڵەوە هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێ بەدڵتان بڵایکی ڤیدیۆکە بکەن و پشتگیری چەنەڵەکەمان بکەن
تا ویدیۆی تر خۆتان لەگەڵ جەژتان پیرۆز بێ.